والله ئێمە ئێستا کێشەمان ئاوەکەیە لەبەر ئەوەی ئەم سەعاتانیان بۆ بەستوین ئاو زۆرە خوێنێتەوە ماڵ هەیە با بڵێن دوان پێکەوەن دوو ماڵ پێکەوەن یەکیان ئەڵێ 20م بواتە تۆیان ڕێ 60م بواتەوە نازانین کێشەکە لە چیە لە سەعاتەکە ئەو ماڵ هەیە بڵێن 1970 بواتەوە ماڵی هەفتای بواتەوە ماڵێت بڵێن چلی بواتەوە باشە بۆ بە یەک سەعات ئاوێتەوە سەعات دەیەتەوە بۆ 12 ئەبرێت هەردوو ماڵەکە پێکەوەیەتەوە ئەی بۆچی ئەو زۆر و بۆچی ئەو کەم تێناگەین سەعاتەکان غەڵەتی تایە ئایا ئەو مزەخەیە ئەو زیاتر ڕاکێشی ئێمە ئەگەر ئاوەکە یەکسەری بەبێ مزەخە بڕوات ئەوە قانونیە ئەڵێن سەعاتەکە خۆی ئەیبات ماڵەکە چەندێت ئەمیش ئەو نەیبۆیێتەوە خۆ ئەمە ئەوە نییە بڵێ لە سەربانەوە من لە ماڵۆ چەند سەرفەکەم خۆ ئەمە بۆ من حساب ناکەمە خۆم چەند سەرفەکەم ئەوەم بۆ من حسابەکە کە ئەو سەعاتە لە 10 بۆ 12 بۆ مەڵەکات ئەم دوو سەعاتە چەند یەتە ماڵەکەی من ئەو بۆ من حسابەکات ئەمە زەرێکی زۆری لەو خەڵکەیەوە شوقەکانمان 15,000یانەیە ئێستا ئەوانی ژۆک و خانووەکان بۆ بە 70 گرفتی ئێوە لەگەڵ کێایە کێ ئەو کێشەی دروست کردووە وەڵی کێ ئایدی ئەم کۆمپانیایە ئێمە ئەم کۆمپانیای ئەمە عەرزەی خۆمانە مۆزەفی زانکۆین مستەفید بووین ئەم کۆمپانیایە هەستاوە بەکردنەوەی بۆمان بۆ ئەوەی ئیتر کە تەواو بوو بەجێ بێڵێ خوا حافیز بەیانی ئێمە بە تەمان یەکشەممە سەردانی قایمقامەت و دایرەی ئاو بکەین ئەگەر ئەوانیش بۆیان حەل نەکردین هەڵبەتە ڕێوشێنێکی کە ئەگری نەبەر پەنا بۆ شوێنێکی کە ئابین